مانگی پیروزی پر لخیر و فار ڕێبەری جەنات نێگەریبەوە بەخێر بێیتەوە گەری دەی ساڵان ئارامی ڕوح و ڕۆشنایی دڵان پزیشکی دەروون تێشووی قیامەت دەروازی شەونێش خەرمانی تاقەت دەروازەی شەونێش خەرمانی تاقەت دەرگای مناجات بۆ دڵ بێداران ڕێژێنەی ڕەحمەک وەک تاوە باران دەرگای مناجات بۆ دڵ بێداران ڕێژێنەی ڕەحمەت وەک تاوە باران لە میسک خۆشتر بۆنی هەناسا دیداری خالق ئەشکێنێ تاسا مانگی شەوانی قەدری پیرۆزی دارای نەداری بۆ ڕزق و ڕۆزی پاداشتی ڕۆژوت زۆر و بێ سنوور بەربانگت سرور ئیمساکت پڕ نور تەزکیەی نەفسیەی مانگی غوفرانی شافعی حەشری تۆ بەکارانی هاتووم بەنێژ و قورئان و زیکر هاتووم بەنێژ و قورئان و زیکر بەپارانەوە و بە دوعا و فکر یاباری هاتووم بۆ بەردەرگای تۆ دیدە بێدارم بۆ شەوی شکۆ هاتووم تا بڵێم ملکە چووبان دەم هاتووم تا بڵێم ملکە چووبان دەم بۆ ئەوینی تۆ من سەر لاس و جدام یاباری هاتووم بۆ بەردەرگای تۆ دیدە بێدارم بۆ شەوی شکۆ هاتووم بەڕێژم فرمێسکی سوورم هاتووم بەڕێژم فرمێسکی سوورم بۆ ڕۆژی عوقبە و سەفەری دوورم یاباری هاتووم بۆ بەردەرگای تۆ دیدە بێدارم بۆ شەوی شکۆ